یاسادانەرانی تورکی لە نیوانیان سەرۆکوەزیری پێشین بیناڵی یێلدرم سوێند دەخۆن بۆ ئەوەی لە پەرلەمان کار بکەن. 600 لە ئەندامانی پەرلەمان لە 5 پارتی ڕامیاریەوە لە ڕۆژی شەمە لە ئەنکەرا سوێندەران پاش هەڵبژاردننی مانگی ڕابردوو کە دەسەڵاتێکی فراوانتری بە سەرۆکۆمار بەخشی. لە نیوانیان 295 لە ئەندامانی سەر بە ئاکەپە پارتی دادوگەشە پێدان 49 هاوپەیمانی بزوتنەوەی ناسیۆنالیستەکان هەروەها ئەندامانی پارتی گەلی کۆماری جەهەپە و پارتی دموکراتی گەلان هەدەپە و پارتی باشی ناسیۆنالیستەکان. ژمارەی ئەندامانی پەرلەمان 50 نیشتنگەوە یاخود کورسی چوتە سەرەوە و ئێستاکە زۆرینە لە ناو پەرلەماندا پێوەستی بە 301 نیشتنگە یان کورسی هەیە. سیستەمی پەرلەمانی تورکیا لە سیستەمی پەرلەمانیەوە دەگوازرێتەوە بۆ سیستەمی سەرۆکایەتی.